ئایا بۆ چەند جارێکە شانەدەر و کوردستان دەبنە سەردێڕی هەواڵی جیهان لە پەیوەندی بە نیاندەرتاڵدا؟ دووسە ساڵ لەمەوبەر مرۆڤایەتی نیاندەرتاڵی نەویست بوو. ساڵی 1856 سەرەتای گۆڕانکاری بوو لە تێگەیشتن لە نیاندەرتاڵ. لەو ساڵەدا لە نزیک شاری دۆسدۆرفی ئەڵمانیا لە ئەشکەوتێکە کە لە سەرێک دۆزرایەوە لە سەردەمێکدا کە زانستی مرۆڤناسی و شوێنەواری لە ئەستێکی وادا نەبوو. پێشتریش کە لەی سەری هاوشێوە لە بەلجیکا و لە جەبەل تاریق واتە چیای تاریقیش دۆزرابووە، بەڵام پشوێ خراب و وایان زانی بوو هەر کە لەی سەری مرۆڤی ئاساییە. ئەوەی ئەڵمانیا بوو بە سەرەتای تێگەیشتن لەوەی کە ئەمە شتێکی ترە و جودایە لە مرۆڤی ژیر. ئەو شوێنەی لی دۆزرایەوە دۆڵێک بوو بە ناوی نیاندەرتاڵ. وشەی تاڵ مانای دۆڵ دەدات لە ئەڵمانیدا، لەبەرەوە ئەو جۆرە مرۆڤە ناونرا هۆمۆ نیاندەرتاڵ، واتە مرۆڤی دۆڵی نیاندەر، و بەو جۆرە ناوەباوەکە کورت کرایەوە و بووە نیاندەرتاڵ. واتە ناوی نیاندەرتاڵ بە تەنیا ماناکەی دەبێتە دۆڵی نیاندەر، بەڵام ئەمڕۆ بووە بە ناوێک بۆ ئاماژە بەو جۆرە بوونەوەرە. لەبەرەوەی کە هەموو زانیاری و تێگەیشتنە سەرەتاییەکان لە نیاندەرتاڵ لە ڕێگای دۆزینەوەی پارچە ئێسک و کەلوپەلەکانیانم بوو، سەرەتا زانیاریەکان لەسەریان سادە و کەم بوون. هەر بۆیە ئەوان بە بوونەوەری مەیمون ئاسا دادەنران و لە پەرتووکەکانیشدا بەو شێوەیە وێنا دەکرا، بەڵام لەگەڵ کاتدا وردە وردە تێگەیشتن لەسەریان گۆڕان. بەو جۆرە مرۆڤایەتی لە ناوەڕاستی سەدەی 19 ئاشنایی بوونەوەرێکی نوێ بوو کە ناوی لێنرا نیاندەرتاڵ. بەڵام ئەگەر سەیری پەرتووکە کۆنەکان بکەیت، ئەوە وێنێکی وا دەخەنە ڕوو کە نیاندەرتاڵ زیاتر لە مەیمون نزیک بوو بێت وەک لە مرۆڤ. بەڵام ئێمە پێشەوەی بچینە ئەو وردەکاریەوە با سەرەتا بزانین نیاندەرتاڵ چییە، پەیوەندی بە مرۆڤ چییە و جیاوازی چییە لەگەڵ مرۆڤدا و هەروەها چۆن بە جیهاندا بڵاو بوو. بەڵگەکان دەڵێن کە لە ڕاستیدا نیاندەرتاڵ و مرۆڤ لە یەک باوانەوە هاتوون کە نزیکی 700,000 ساڵ لەمەوبەر پەیدا بووە بە ناوی هۆمۆ هایدلبەرگین. زانەکانی بوارەکە و بە متمانە بەو ئێسکانەی کە دۆزیوانێتەوە ئەو توخمە واتە هۆمۆ هایدلبەرگین بە باوانی هەردوو نیاندەرتاڵ و مرۆڤی ژیر دادەنرێت. واتە سەردەمانێک مرۆڤ و نیاندەرتاڵ لەسەر گۆی زەوی نەبوون. ئەمانە قسە نین، بوونی هەرکام لەم توخمانە بەڵگەی زانستی مادیان لە پشتەوەن کە پارچە ئێسکەکانیان.
دواتر پەلێک لە مرۆڤە کۆنا هۆمۆ هایدلبەرگین بە جیهاندا بڵاو بوو و نزیکی 400,000 ساڵ لەمەوبەر نیەندەرتاڵی لێ پەیدا بوو. خۆشبەختانە ئەمڕۆ دیئێنەی ئەو نیەندەرتاڵانە لە تاقیگەدا دەستنیشان کراوە و ئەوان جیاوازیان هەیە لەگەڵ مرۆڤ. لە دوای ساڵی 1970ەوە کۆمەڵێک کارکراوە بۆ ئەو مەبەستە و لە ساڵی 2010دا بە تەواوی کاری دەستنیشانکردنی دیئێنەی نیەندەرتاڵ ئەنجام درراوە. بەهۆی ئەو کارە گرنگەوە ئێستاگا تێگەیشتێکی زۆر قوڵتر هەیە لەسەر نیەندەرتاڵ. لەسەر بنەمای زانستی دیئێنەی مرۆڤ و نیەندەرتاڵ دوو توخمی جیاوازن. جیاوازیەکانیش لە چەند شتێکدان. نیەندەرتاڵ لەشیان تۆکمەترە، سەریان گەورەترە لە مرۆڤ و چۆ بۆ دواوە، ئەوان مێشکیان گەورەتر بووە لە مرۆڤ. هەروەها برۆیان وەک تاقێکی جودا لە کللەی سەر دەردەکەوێت و بۆشایی لوتیان گەورەتر بوو. بۆشایی سنگیشیان فراوانتر بووە لەوەی مرۆڤ، واتە سیەکانیان گەورەتر بوو و لێکۆڵینەوەکان دەڵێن لە ڕووی جەستەیەوە لە مرۆڤ بەهێزتر بوون. ئەگەر سەیری ئەم وێنەیە بکەین، ئەوا جیاوازی کە لە سەریان دەردەکەوێتە ڕوو، هەروە ئەو جیاوازیە لە پەیکەرە ئێسکەکانیشیان دەردەکەوێت. ئەوان تێکسمراوتر بوون و لەشیان پتەوتر و سنگ و حەوزیان پانتر بووە. وەک ڕوون کرایەوە بەڵگەی دیێنەی ئەوەیەک لا دەکاتەوە کە مرۆڤ و نیەندەرتاڵ دوو توخمی جیاوازن. بەڵام ئەم جیاوازیە نەبووە بە ڕێگرت لە پەیوەندی لە نێوانیاندا. لەبەرەوەی نزیکی 100,000 ساڵ لەمەوبەر کاتێک کە کۆچی مرۆڤی ژیر لە ئەفریقاوە بڵاوبووە بە جیهاندا، پەیوەندی لە نێوان نیەندەرتاڵ و مرۆڤدا ڕوویداوە و تەنانەت جوودبوونیش لە نێواندادا ڕوویداوە. هەر لەبەرەوەیە ئێمەی مرۆڤ ئەمڕۆ لە نێوان 1/4 دیێنەیمان دیێنەی نیەندەرتاڵە. گرنگی زاگرۆز و کوردستان لەوەدا کە بەشێکی گەورەی سەرەتای ئەو پەیوەندیە لە کوردستان و لە زاگرۆزدا ڕوویداوە. کوردستان دەکەوێتە سەر ڕێڕەوێکی گرنگی بەستنەوەی پەیوەندی نێوان ئاسیا و ئەوروپا و ئەفریقا. بەپێی لێکۆڵینەوە نوێەکان، لێرە لە زاگرۆس بەڵگەی زۆری پەیوەندی و تێکەڵبوون و جوودبوونی نێوان نیەندەرتاڵ و مرۆڤ ڕوویداوە. ئەگە سەیری ئەم نەخشەیە بکەین، بەشە شینەکە شوێنی نیەندەرتاڵ بووە لە جیهاندا و بەشە سەوزەکە شوێنی مرۆڤی ژیر. ئەو بەشە سوورە ناوچەی زاگرۆزە کە لەوێ بەڵگەی پەیوەندی بەهێز و تێکەڵبوون لە ڕێگای جوودبوونەوە لە نێوان مرۆڤ و نیەندەرتاڵدا ڕوویداوە. هەر لەبەر ئەوەیە کە هەمومان لە نێوان 1/4 جینی نیەندەرتاڵمان تێدایە. ئەوەی کە ئەوە دەسەلمێنێت ئەوەیە کە مرۆڤی ئەفریقایی بەگشتی نزیکی لە 0.03 جینی نیەندەرتاڵی تێدایە، واتە ئەو نەخشەیە لە ڕووی زانستیەوە بەڵگەی لە پشتەوەی. ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە مرۆڤەکانی خوارەوە کەمتر تێکەڵی نیەندەرتاڵ بوون وەک لە مرۆڤەکانی سەرەوە کە کوردستان و ئەوروپاش دەگرێتەوە. هۆکاری ئەوەی کە زاگرۆ شوێنێکی گرنگ بووە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ناوچەکە ژینگەیەکی هەمەجۆری ناوچەی بەرز و نزمی و ژمارەیەکی زۆر لە ئەشکەوتی تێدا، جگەلەوەی کە ڕێڕەوێکی گرنگی نێوان چەند کیشۆرێکە. لەبەرەوە زاگرۆس بووە بە شوێنێکی گرنگ بۆ تێگەیشتنی زیاتر لە زانستی نیەندەرتاڵ ئاسی و ئاشنایی بە مرۆڤی دیێرینیش کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە دەڕوات. بەو جۆرە کوردستان بەگشتی شوێنێکی گرنگە بۆ تێگەیشتن لە نیەندەرتاڵەکان. بۆ نمونە ئەم شوێنەی کە ئێمەتیاین ئێرە بە هەزار مێن ناسراوە. لە ساڵی 1920دا خاتوونێکی بەریتانی شوێنەوانناس لێرە کاری کنەوپشکنینی کردووە. هەرچەند لەو کارانەی ئەودا پارچە ئێسکی نیەندەرتاڵ نەدۆزراوەتەوە،
بەڵام لە ڕێگای کەلوپەلەکانەوە ئەوە دووپات دەبێتەوە کە لێرە لەم ئەشکەوتی هەزار مێردە نێندەرتاڵ ژیاوە. واتە 70-80 ساڵ لەمەوبەر نێندەرتاڵەکان لێرە ژیاون و لێرە حوشەیەمە ئاگریان کردوتەوە و هەر لێرەش خواردنیان دروست کردووە. نیاندەرتاڵەکان سەردەمانێک لە ڕوبەرێکی گەورەی زەویدا هەبوون، بەڵام سەرڕای فراوانی ڕوبەری ناوچەی ژیانیان ژمارەیان وەک مرۆڤ زۆر نەبووە. سەردەمانێک ئەوروپا هەمووی نیاندەرتاڵی تیادا دەژیا و هێشتا مرۆڤی ژیر نەگەیشت بۆ ئەوێ، واتە بۆ سەدان هەزار ساڵ نیاندەرتاڵ لە ئەوروپا هەبوو بێ ئەوەی کە مرۆڤی ژیر لەوێ هەبێت. لەبەرەوەی کە ئەوان بەگشتی لە ناوچە ساردەکان و ئەوروپادا دەژیان، پێکهاتەی لەشیان بۆ کەش و هەوای سارد گونجاو بوو توانی بیان لە زۆر شوێندا بژین. هەرچەندە لە ڕابردوودا وەک پێشتر باسمان کرد بۆ چوونێکی سادە لە سەریان هەبوو، بەڵام دواتر دەرکەوت ئەوان توانای دروستکردنی کەلوپەلی سادەی وەک ڕمی سەربەرد، چەقۆی جیاوازی بەردین و هەروەها تەوری بەردینیشان هەبوو بوو. جگە لە بەرد ئەوان لە ئێسقان و لە داریش شتیان دروست کردبوو. هەروەها ئەوان کەلوپەلی جوانکاریان دروست کردووە و ئەگەر هەیە ملوانکیان لە دانی ئاژەڵ و شتی تر دروست کردبێت. بەپێی لێکۆڵینەوەکان ئەوان جلوبەرجیان هەبوو. ئاستی ئالۆزی ئەو جلوبەرگە نازانێت، بەڵام جلیان هەبووە. خواردنیان هەر تەنها بە کاڵی نەخواردووە، بەڵکو دروستیشیان کردووە، واتە کاری برژان و کوڵانیان کردو و خواردنیان هاڕیوە و ئاگریان کردوتەوە. ئەگەر هەیە کە گیاشیان بۆ گۆڕینی تامی خواردن بەکارهێنابێت. ئەوان هەرچەندە زیاتر متمانەیان لەسەر گۆشت بووە، بەڵام ڕۆکیشیان خواردووە. ئەو شوێنەی لە قورجی مرۆڤدا بەرپرسە لە قسەکردن لە قورجی ئەوانیشدا هەیە. جا ئایا قسەیان کردووە یان نا، گرانە ڕێک بزانرێت زمانەکەیان هاوشێوەی مرۆڤ بۆیانە، بەڵام بەپێی شێوەی ئەو کەلوپەل و ژیانەی کە تێیدا بوون دەبێت جۆرێک لە ئاخاوتنیان هەبوو بێت، لەوانەیە سادەتر بوو بێت لە شێوەی ئاخاوتنی مرۆڤ. بەپێی بەڵگە زانستیەکان ئەوان خواردنیان لە مرۆڤ زیاتر پێویست بووە، جا لەبەرەوەی کە پێویستیان بە وزەی زیاتر بووە بۆیە گۆشت گرنگ بوو بۆیان و بەردەوام ڕاویان کردو. بەڵام هەندێک جیاوازی لە نێوان نیاندەرتاڵ و مرۆڤدا هەبووە. بۆ نمونە مرۆڤ کەلوپەلەکانی لەوان ئاڵۆستر بوو و لە گۆڕانێکی بەردەوام و خێراتردا بووە لەوەی ئەوان. هەروەها مرۆڤ بۆ شوێنی دوورتر ڕۆشتووە و زیاتر لەوان کە لە ناوچەیەکی سنوورداردا ماونەتەوە. نیاندەرتاڵەکان بۆ سەدان هەزار ساڵ لە ئەوروپا و لە زۆر شوێنی جیهاندا خۆیان گونجاندبوو. بەڵگەی زانستی ئەوە دەسەلمێنێت کە 400,000 ساڵ لەمەوبەر ئەوان لە ئەوروپادا هەبوون. واتە بۆ سەدان هەزار ساڵ ئەوان خۆیان گونجاندبوو لەگەڵ کەش و هەوای ئەوروپادا. سەرڕایەوە نزیکەی 40,000 ساڵ لەمەوبەر دوا بەڵگە لەسەر ئەوان لە ئەشکەوتێک لە جەبەڵ تاریق لەسەر دەریای ناوەڕاست دەردەکەوێت. ئەوە دوا شوێنە کە ئەمڕۆ بزانرێت سەبارەت بە نیاندەرتاڵ. پرسیارەکە ئەوەیە باشە ئەوان چیان بەسەر هات؟ وەک ئاماژەم پێکرد، ئەشکەوتەکانی جەبەل تاریق دوا شوێنێکن کە هەتاوەکو ئەمڕۆ بزانێت نیاندەرتاڵی تێدا مابوو بێت. لەوێ هەندێک کەلوپەل و تەنانەت هەڵکەندن لەسەر بەرد دۆزراوەتەوە کە دەشێت ئەگەری بەڵگەی لایەنی هوشیاری و هوەریان بێت لە ئاستێکی سەرەدایدا. واتە هەندێک هێڵیان کێشاوە لەسەر بەرد
کە دەشێت وەک سیمبۆڵێک ئاماژە بێت بە بیرکردنەوە و لایەنی هونەری. هەروەها لەوێ بەڵگەکان دەری دەخەن کە ئەوان بۆ خواردن سوودیان لە دەریا بینیوە و چەندین خواردنی دەریاییان خواردووە. ئەم شوێنە گرنگە لەبەرەوەی کە دوا شوێنە کە هەتاوەکو ئەمڕۆ بناسرێت وەک شوێنی ئەوان. دوای ئەو شوێنە هیچ شوێنێکی تر تا ئەمڕۆ نازانرێت سەبارەت بە نێاندەرتاڵەکان. ئیتر لە سەردەمێکتا کە بە نزیکی 40,000 ساڵ لەمەوبەر دەخەمڵێنرێت، ئەوان لە ناوچوون و بەڵگە لە جیهاندا لەسەریان نەماوە. ئەم لە ناوچوونە مشت و مڕی لە نێوان زانایاندا دروست کردو و چەندین تیۆری سەبارەتیان هاتۆتەکایەوە. ئەگەری ئەو هۆکارانە ئەمانن: یەکەم، گۆڕان لە ژینگەدا. کاتێک کە سەیری بەڵگە مێژوویەکان دەکرێت، لەو سەردەمانەدا کە گۆڕانکاری ژینگەی ڕوویداوە، نێاندەرتاڵەکان ژمارەیان کەمی کردو. دەشێت کە بەهۆی گۆڕانکاریەکی گەورەی کەشوهەواوە ئەوە ڕوویدابێت. بۆ نمونە دەڵێن سەردەمێکی کەشوهەوای وشک وای کردووە کە زۆربەی درەختەکان لە ناو بچن و ئەو گۆڕانکاریە گەورەیە بووەتە هۆی لە ناوچوونیە. دووهەم، هاتنی مرۆڤی ژیر بۆ ئەوروپا. یەکێک لەو تیۆریانی کە زۆر باز دەکرێت دەڵێت کە هۆکاری هاتنی مرۆڤە بۆ ئەوروپا و ئاسیا کە ئەوان زۆر بە خێرایی زیادیان کردووە و تەنگیان بە نیاندەرتاڵەکان هەڵچنیوە و بوونەتە هۆی لە ناوچوونی ئەوان. سێهەم، ئەگەری تێکەڵبوون. زانست سەلماندوێتی کە هەموو مرۆڤێک ڕێژێکی لە DNA لە نێوان 1 بۆ 4 نیاندەرتاڵی تێدایە. هەندێک بۆچوون دەڵێت ئەوان ژمارەیان کەبووە و وردە وردە هێندە تێکەڵی مرۆڤ بوون، وەک توخمێکی تایبەت نەماون و تواونەتەوە لە مرۆڤدا، بەڵام پاژماوەی DNA لە مرۆڤدا بەجێشتووە. لەبەرەوەی کە ژمارەشیان کەم بووە، ڕێژەی ئەو DNAش کەمە لە مرۆڤدا. چوارهەم، نەخۆشی. هەندێک پێیان وایە کە مرۆڤ گەیشتووەتە ناوچەکانی ئەوان نەخۆشی بۆ هێناون. لە کاتێکدا کە لەشی مرۆڤ خۆی بەو نەخۆشیانە ڕاهات بوو، بۆ لەشی نێاندەرتاڵ نوێ بوون و بوونەتە هۆی لە ناوچوونیان. پێنجەم، کۆمەڵێک هۆکار. هەندێک دەڵێن تەنها یەک هۆکار نەبوو، بەڵکو تێکەڵێک لە هۆکار بە ڕێژەی جیاواز دەشێت بوو بێتە هۆی لە ناوچوونیان. ئەمانە کۆمەڵێک بۆچوون بوون و توێژینەوەکان بەردەوام شتی نوێ دەردەخەن، بەڵام هەتاوەکو ئەمڕۆ ئەم بۆچوونە سەرەکیانە وەک هۆکاری نەمانی ئەوان لە ئارادایە. ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەیەدا بەگشتی ئاشنایی نیاندەرتاڵ و هۆکاری لە ناوچوونیشی بووین و هەندێک قسەشمان کرد لەسەر بەرکەوتنی ئەوان لەگەڵ مرۆڤی ژیر لە کوردستان و زاگرۆسدا. ئێستا کە کاتیەوە هاتووە کە قسە بکەین لەسەر ئەشکەوتی شانەدار کە بەداخەوە ئەمڕۆ ئێمە لەوێ نین. بابزانین بۆچی زۆرجار سەردێری هەواڵەکان پەیوەستە بە ئەشکەوتی شانەدەرەوە. پیاوێکی شوێنەوەناسی ئەمریکی بەناوی ڕاف سۆلەکی لە ساڵی 1950 دەستی کرد بە کارکردن لەسەر شانەدەر و دوای چەند ساڵێک کارکردن بۆ یەکەم جار نیاندەرتاڵی لە ئەشکەوتی شانەدەر دۆزیەوە. دواتر لە دوای ساڵی 1957ەوە بە چەند قۆناغێک کارەکەی دەست پێ کردەوە. لە کاتی توێژینەوەدا سەرنجیدا کە ئەو نیاندەرتاڵانە بەڕێکەوت لەوێتان نەبوون، بەڵکو ئەوان بە مەمەست لەوێدا نێژرا بوون و جۆرێک لە بیر و باوەڕ لە پشتیانەوە بوو. هەروەها ئەو نیاندەرتاڵێکی دۆزیەوە کە برینداری و چاکبوونەوە و چاودێری پێوە دیار بوو. ئەو نیاندەرتاڵە شکاوی گەورەی قۆڵ و قاچی پێوە دیار بوو، بەڵام چاک بوو. ڕێژەی برینداری و چاکبوونەوەکەی وا دەردەکەوت کە هاوکاری کرابێت لەو چاکبوونەوەیدا. دەنا بە ئاستی ئەو برینداریە سەختە ئەگەر هاوکاری و یارمەتی دەوروبەری نەبووایە ئەوان نەدەژیا. جگەلەوە لەگەڵ مردووەکاندا پاژماوەی گوڵ دۆزرایە. ئەمە سۆلێکی خستە ئەو باوەڕەوە کە ئەو نیاندەرتاڵانە خاوەن بیر و باوەڕێکی ڕۆحی بوون و بیر و باوەڕی قوڵیان هەبوو بوو، جگەلەوەی کە میهرەبان بوون بەرامبەر بە یەکتری. ئەم هەوڵانەی سۆلێکی بە تەواوی ئەو بۆچوونە کۆنەی گۆڕی کە نیاندەرتاڵی وەک بوونەوەرێکی کێوی دەبینی. واتە لێکۆڵینەوەکانی شانەدەر کاریگەری گەورەیان هەبوو لەسەر سەرەتای گۆڕینی بۆچوون لەسەر
نیاندەرتال لە جیهاندا. لەو ڕووسارە سەرەتاییە مەیمونیەوە گۆڕان بۆ بوونەوەری نزیکتر لە مرۆڤی ژیر. لە هەوڵی ئەوەدا بوون کە بۆ مەبەستی سیاسی لە دژی ئیسرائیل سوودی لێ ببین. جۆرج سمسنی ئەمریکی کە خۆی لە کۆتایی ساڵی 50کاندا هاتووە بۆ بەغدا، ئاماژە بۆ دەکات کە کاتێک چووەتە مۆزەخانەی عێراقی لەوێ بەڕێوەبەری مۆزەخانەی بینیوە. بەڕێوەبەرەکە پرسیاری لەم کردووە کە ئایا کە لەسرە نیاندەرتاڵەکەی شانەدەر چۆنە؟ لەوەی ئیسرائیل باشترە؟ سمسن دەڵێت لە دوای پرۆسەی ئازادیەوە دیسان دەرفەت دروست بووە بۆ ئەوەی کە جارێکی تر کارەکان لە ئەشکەوتی شانەدەر دەست پێ بکەنەوە. لە ئەنجامدا لە ساڵی 2014ەوە تیمێکی بەریتانی سەر بە زانکۆی کەیمبرج لەگەڵ توێژەرانی کورد لە بوارەکەدا دەستیان بە کارەکانیان کردووە. ئەم تیمە دوای 50 ساڵ لە کارەکانی ڕابردوو بە کەلوپێل و تەکنۆلۆژیای نوێوە ئەم هەوڵانەیان دەست پێ کردووە. خۆشبەختانە ئەم کارانەی ئەوان ئەنجامی باشی هەبوو. هاتنی ئەم تیمە نوێیە دوای زیاتر لە 50 ساڵ دەرفەتیدا کە نوێترین تەکنۆلۆژیا بەکاربهێنرێت بۆ تێگەیشتن لە نیاندەرتاڵ.
ئامانجی ئەم تیمە نوێیە ئەوە بوو کە کارەکانی سۆلێکی هەڵبسەنگێنەوە بە بەکارهێنانی کەرەستە و تەکنەلۆژیای نوێتر. ئەوان جارێکی تر تەمەنی ئێسکە نیاندەرتاڵەکانیان دڵنیا کردەوە. هەروها وێنەی سێڕەهەندی نیاندەرتاڵەکانیان دروست کرد هەموو بۆ ئەوەی کە لە وردەکاری ئەگەری پرۆسەی ناشنەکانی نیاندەرتاڵەکان زیاتر بگەن. خۆشبەختانە کارەکان هەر لەسەر نیاندەرتاڵە کۆنەکان نەکران، بەڵکو و نیاندەرتاڵی نوێ دۆزراوە کە ئەوە کارەکەی دەوڵەمەند کرد بە زانیاری نوێ. سەبارەت بە ئەگەری ڕێوڕەسمی ناشنەکان، ئەم کارە نوێیانە زۆر ورد بوون بە شێوەیە کە هەموو زانیاریە نوێ وردەکان لەسەر ژینگەی نیاندەرتاڵەکان تۆمار بکەن و توێژینەوەی لەسەر بکەن. بوونی چەندین چینی نیشتەجێیی نیاندەرتاڵەکان لەنا ئەشکەوتەکەدا ئاماژەیە بۆ ئەوەی کە نیاندەرتاڵەکان بۆ ماوەیەکی درێژخایەن لە شانەدەر نیشتەجێ بوون. لێکۆڵینەوە لەو ماوە درێژخایەنە دەرفە دەدات کە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا لێکۆڵینەوە لە گەشەسەندنی کولتوری و کەلوپەنیان بکەن. واتە لەبەرەوەی کە چەند چینێک پاشماوەی ئەوان هەیە، ئەوە وا دەکات کە بزانرێت چۆن لەگەڵ سەردەمدا لایەنە هەمەجۆرەکانی کۆمەڵگەی نیاندەرتاڵی گەشەی سندووە. ئەم تیمە نوێیە خەڵکی تایبەتمەندی لە بواری جیاوازدا تێدایە، واتە هەر بواری شوێنەوارناسی نییە کە ئەوان تێیدا تایبەتمەند بن. ئەمە وا دەکات کە لە ڕووی جیاوازەوە سەیری بابەتەکە بکرێت و وا دەکات کە دیدگایەکی دەوڵەمەندتر سەبارە بە نیاندەرتاڵ و ژیانی لە ڕابردوودا بێتەکایەوە. بەو جۆرە ئەم تیمە دوای زیاتر لە 50 ساڵ دەستیان کردەوە بەکار. یەکێک لە دۆزینەوە گرنگەکانی ئەم تیمە نیاندەرتاڵێک بوو کە ناویانە شانەدەرزێت، کەوای کرد مەژارەکە بێتە مەژارێکی گرنگی جیهانی و هەروەها لە کوردستانیش بوو بە بابەتێکی گەرم. بە دوای خۆدا بۆچوونی زانستی لەسەر مژارەکە درا و وەک زۆر بابەتی تری گەرمی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک بۆچوونی سیر و سەمەرەش لەسەر بابەتەکە درا. جا ئەمڕۆ بەیەکەوە بابزانین ئەم خاتونە نیاندەرتاڵە شانەدەرزێت چییە و بۆ وابوو بە بابەتێکی گەرم. یەکێک لەو بابەتە گرنگانی کە بوو بە مای سەرنجی جیهان خاتونە نیاندەرتاڵی شانەدەرزێت بوو. چەند هۆکارێک هەبوون بۆ ئەو گەورەبوونە کە لەسەری شانەدەرزێت زۆر باشما بوو. هەرچەدە پان بوو بۆەوە، بەڵام وردەکاری و بەشەکانی هەمووی مابوون، جگەلەوەی کە لەسەر ئەو شوێنە مابوو کە لێی بوو، واتە بە شێوەیەک نەبوو هەر پارچەیەکی لە شوێنێک بێت و بڵاوبوو بێتەوە. هەروها ئەوە وای کرد کە بزانرێت لەشی چۆن لە زەویەکەدا دانرا بوو. هەموو ئەوانە گرنگێت بۆ تێگەیشتن لە شێوەی ناشتنەکە. تەرمەکە وا دەردەکەوت کە مەبەست بەو شێوەیە دانرابوو بێت. شوێنی سەری بەرزتر بوو لە لەشی، واتە ئەوە وای کرد کە تا ڕادێکی زۆر بیرۆکەی ناشتن لە ناو نیاندەرتاڵدا دڵنیا بکرێتەوە. شانەدەرزێت هەروەها دەرفەتیدا کە توێژینەوەی زیاتر لەسەر بیرۆکەی ناشتن بە گوڵەوە بکرێت بە بەکارهێنانی تەکنۆلۆژیای نوێ، کەوای کرد زۆر بەوردی دانانی نیاندەرتاڵەکان و ئەگەری ناشتنیان بکەوێتە ڕوو. هەموو ئەو زانیاریانە هاوکاری کرد کە تیمێکی دووبرایی لە هۆڵەندا لەسەر بناغی شێوەی کرد لەسەرەکە جارێکی تر ڕوخساری ئەو نیاندەرتاڵە دروست بکەنەوە. جیاوازی ئەو ڕوخسارە ئەوە بوو کە هیچ ژن بوو نەکپیاو. زۆربەی جار وێنەی نیاندەرتاڵ نێر زیاتر بەرچاو دەکەوێت، بەڵام ئەم جارە ژن بوو، ئەوەش بابەتەکەی زیاتر سەرنجڕاکێش کرد. بە کورتی خاتونە نیاندەرتاڵی زێت نزیک 7,000 ساڵ لەمەوبەر لە شانەدەردا ژیاوە و دوای 7,000 ساڵ دەموچاوەکەی دروست کرایەوە و جیهانی بەوە ڕاستلەکان. ئێستاکە شانەدەر شوێنێکی گرنگە لە جیهاندا لە بواری نیاندەرتاڵ ناسیدا. بۆ نمونە توێژەران پارچە بەردێکیان دۆزیوێتەوە لەژێر سەری یەکێک لە تەرمەکاندا کە لەوە ئەچێت بە مەبەست لەوێدا دانرابێت. ئەگەرێک هەیە کە شانەدەر شوێنی گۆڕستانی باو و باپیرانی بۆ نیاندەرتاڵ هەبوو بێت و ئەوان بەردەوام بۆی گەڕابێتنەوە و شوێنەکە بەهایەکی تایبەتی بۆ نیاندەرتاڵەکان هەبوو بێت. بەو شێوەیە کوردستان ڕۆژ بە ڕۆژ دەبێتە شوێنێکی گرنگ بۆ تێگەیشتن لە نیاندەرتاڵ. لەلایەکەوە ئێرەیەکێک لەو شوێنانەیە کە بڕوا دەکرێت سەرەتا بەریەکەوتن لە نێوان مرۆڤی ژیر و نیاندەرتاڵدا ڕووی داوێت و لەلایەکیشەوە
بەڵگەکانی لایەنی هوشیاری نیاندرتاڵ بە تایبەت لەمەڕ مەسەلەی ناشنی مردوودا لە شانەدەر کەوتۆتە ڕوو کەواتە بەهۆی ئەو هۆکارانەوە دەشێت کوردستان ببێتە ناوەندێکی جیهانی بۆ توێژینەوە لەسەر کوردستان بێتە ناوەندێکی گرنگی جیهانی بۆ بواری نیاندەرتاڵناسی. پرسیارەکە ئەوەیە دوای نیاندەرتاڵی ناسراوی شانە دەرزێت دەبێت ئێمە چی بکەین؟ دەمێکە شانە دەربووە بە بابەتێکی جیهانی و سەرنجی هەموو جیهانی بۆ خۆی ڕاکێشاوە. لە ڕاستیدا ئەوەی کە گرنگە ئەمێ کە لەسەری شانە دەرزێت بووە بە سمبۆڵێکی جیهانی و ناسراو لە جیهانی نیاندەرتاڵدا. ئێستاکە ئەو کە لەسرە لە بەریتانیا بەڵام دواتر دەگەڕێنرێتەوە بۆ کوردستان لەبەرەوە دەبێت لە ئێستاوە ئامادەکاری بۆ گەڕانەوەی بکرێت. باشترین ئامادەکاریش ئەوەیە کە لە نزیک شانەدەر کە شاری سۆران نزیکترینە مۆزەخانەیەک بکرێتەوە بە ناوی مۆزەخانەی نیاندەرتاڵ و مرۆڤی دێری. لەو مۆزەخانەدا هەموو ئەو شتانەی کە لە شانەدەر دۆزراونەتەوە بە شێوەیەکی گونجاو دابنرێنەوە. هەروەها هەوڵ بدرێت ئەو پارچانەی نیاندەرتاڵی شانەدەر کە لە مۆزەخانەکانی عێراقن بگەڕێنرێتەوە بۆ ئەو مۆزەخانەیە کە ببێت بە ناوەندێکی گرنگی ناسراوی نیاندەرتاڵناسی. ئەمە وا دەکات کوردستان ببێت بە خاوەنی مۆزەخانەیەکی تایبەت بەخۆی لە بوارەکەدا و جگەلەوەی کە تاکی کورد زیاتر ئاشنا دەبن بە ڕابردووی دێنینی خاکەکان. بۆ بەهێزکردنی ئەم هەوڵانە کاتی ئەو هاتووە کە بابەتی نیاندەرتاڵ بە شێوەیەکی فراوان بخرێتە ناو منهەجی خوێندنەوە. شانەدەر لەسەر خاکی کوردستانە ناکرێت هەتاوەکو ئەمڕۆ منداڵ و گەورە ئاشنای وردەکاری ئەم بابەتە نەبن. دەبێت چەندین بەرنامەی زانستی لەسەر ئەم بابەتە بکرێت. هەروەها دەبێت زانکۆکانی کوردستان بەشداریەکان بتەوتر بێت و ئەوان ببن بە بەشێکی بەهێزتر لە لێکۆڵینەوەکان. ئەمەش بە ئامانجی ئاشناکردنی زیاتری مناڵان کە ئەوان دەبنەوەی داهاتوو دەشێت ڕۆژانێک ببنە پێشڕەو لە بواری نیاندەرتاڵناسیدا. هەروەها بەهۆی نێوبانگی شانە دەرزێت و شانە دەرخۆی وا دەکات کە مۆزەخانەکە ببێتە شوێنێکی گەشتیاری بۆ خەڵکی ناوخۆ و دەرەوە. زۆربەی لێکۆڵینەوەکان لە ناو ئەشکەوتەکانی کوردستاندا زانیاریان لەسەر نیاندەرتاڵ بەڵام ئەوەی لەم دوایەتە لە هەموو شتێک زیاتر ئاماژەی پێکرا نیاندەرتاڵی شانە دەرزێت بوو. بە دڵنیایی لە ساڵانی داهاتوودا شانە دەرزێت دەهێنرێتەوە کوردستان لەبەرەوە کاتیەوە هاتووە کە بیر بکرێتەوە لە دروستکردنی مۆزەخانەیەک لە نزیک ئەشکەوتی شانەدەر و لە شاری سۆران، ئەوەش بە ئامانجی هەڵگرتنی ئەو پەیکەرە گرنگە. بەرنامەی خۆناسین لە هەر ئەڵقەیەکدا هەوڵ دەداک لایەنێکی مێژووی و فەرهەنگی کوردی بە خۆمان و نەوەکانمان بناسیێنێت. ئەوەش بە ئامانجی خۆناسین. ڕێکەوت نییە کە کرۆکی فەلسەفەی سوقرات خۆناسینە. تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.